گڵۆبەڕۆژەی گەرم و تازە. ئەم گڵۆبەڕۆژەیە ئەسڵەکەیەتی یان گڵۆبەڕۆژەیەکی عادیە؟ گڵۆبەڕۆژەی ئەسڵە عادی نییە. خۆگوێتان لێ بوو لە پاش ناوبڕەکەەوە جارێکتر سڵاوتان لێبێت. زۆر جار کە ئینە دوکانێکەوەمانوێت جوتێ پێڵاو بکڕین یاخود جوتێک کالە دولەڕی ئێوەی بینەری خۆشەویست سیرەکەی بە ئەسڵەکەی پێتەفرۆشنەوە پاش 2 هەفتە یاخود پاش 3 هەفتەیەک ئەم پێڵاوانە پەچیەکێت و پێستەکەی هەڵایەت و بۆیاخەکەی لێبێتەوە یاخود ئەدرێت. ئەژڵێن ئەمە ئەسڵەکەیەتی وەڵڵی تورکیەکەیەتی وەڵڵی ئیتاڵیەکەیەتی وەڵڵی خۆم بەدەستی خۆم لە ئەمریکا هێناومە بەڵام بەداخەوە عادەکەیەتی کەسێک لێرە ئەفەرمێت پێمان ئەڵێت ئێمە تاوانبار بازرگانەکانە لەبەری ئەوان خۆیان داوای شتا خراپەکانەکەن ئێنە ئەم وڵاتەوە باگوێ لێ بگرین. وڵایی شتی تورکیەکان زیاتر ئەسڵەیە. ئەسڵین؟ بەڵێ. چۆن دڵنیا بینەوەی کە ئەم شتانە ئەسڵین؟ وڵای دڵیابوونەکە چییە؟ کوالیتیەکان فەرقی هەیە. مەسەلەن کوالیتیمانەیە بۆ ئیتالیا دروستکراوە وەزبەکە لە ئیتالیاوەیە بۆ ئێرە هەر سین دروستەکە خۆشم لە ئەوروپا سنیش دروستەکە. بەڵێ شتی سینیمان هەیە ئەسڵە سنیشمانەیە عادیە. تۆ خۆ لێوی لە ئەوروپا بڵێ. باش پرسیار لە تۆکەم. ئەو شتێک کە بەکارێنی بۆ نمونە پێڵایەک یان کالێک دلۆڕی حازی دلۆڕی بینەر باشە هەستەکەی جیاوازی هەیە لەگەڵ ئەوانی ئێرە مەسەن ئەوەی کە ئێرە تۆش داوناوە بۆ نمونە ئەو زیاتر بەرگە ئەگرێ سیرەکی ئەو مەسەن قایمترێکە ئەو مەسەن ڕەنگە لە پێیا جوانتر بێت. نای چۆنە کاشی من خۆی فەرقی هەیە. مەسەن تۆ لە ئەوروپا کالێک ڕی گەرنتی مانجیشی لەگەڵایە مەخسەمەوەیە تۆ تا یەک مانگەتوانی لە پێیکەیت تەمەەن تۆ گەرنتی مانگەگەی بە ئینسانێک کە شخصێکە تۆ کالێ لێکرێت تۆ بێ زەما کالێشی کوالەتێکی بۆ شێوەش بێنی کە تۆ بتوانی لە هەمان کاتا زمانی نەو مانگە بۆ بکات. ئێستا مەسەلەمە کارەمان هەیە تووشکێ من ناتوانم بە تۆ بڵێم ئەمە لە ئەمریکا دروستەکرێت مەڵم ئەمە تورکیە و لە تورکیا هێناومە مەسەلەن کالەشمانەیە لە ئیتالیا و هاتووە کوالەتی ئیتالیا ئەڵم و ئیتالیا بەڵێ وەڵاهی ئەوەش هەرەگەڕێتە سەرەوەی کە هۆکارەکەی ئەمە زیاتر ئەم تاجنانەی کە ئەڕۆن بۆیە زیاتر کوالەتی خۆمان ئێمە خۆمان داوای کوالەتیشی خراپ بکەین بەپێی سعری بەپێی خەڵک ینی خەڵک ئێستاگەر من هەموو شتەکانم هەمووی مارکی ئەسڵی بن کەس نایکەم. باشە پرسیارەکەت هەبووە تۆ شتێک مەسەن لەم دوکانی خۆتا بە ئەسڵی بفرۆشتەوە بە یەکێک بڵێ ئەمە ئەسڵەکەیەتی ئەمەش بەڕاشکاوی نا شتی وا نابێ ئەو شتێکە عادی بێت بەڕاستی ئێمە خۆمان ناهێنین و ئەگەر زۆر ئەسڵیش بێت ئەوە هەر ناتوانین بێن چونکە کەس نایکەڕێت. ئەژینا کوالەتی سین بۆ هەموو دنیاشت دروستەکات موبایلی ئایفۆن کە موبایلێکی زۆر بەناوبانگە پارچەکانی لە سینەوەیت کەچی لێرە خراپترینیان ئێن نەک مەخسە خراپترین نیش نییە بەڵکو ئەوە زیاتر ئێمە چامان لەوە چێ با بڵێن ئام شتی ئەسڵ جیاکەینەوە لەگەڵ شتی عادیە شتی عادیش جیاکەینەوە لەگەڵ شتی ئەسڵە شتە ئەسڵەکە فەرقی هەیە لەگەڵ شتە عادیەکەیە لەبەری وەجبەی هەرزانترە شتی هەرزانترە جاو کەسانە ئێمە خۆمان نایهێنین ئێمە ئەیکڕین بەڵێ ئەو بازرگانە گەورەکان و کەسانی کە بازرگانیەکەن بە مەسەلا داوای شتە خراپەکانەکەن و فرۆشتنەوە ئەوە احتیمالیشی هەیە شتێکی وا هەبێت بەڵام بە شێوەیەکی عام لە بازار ئێمە چونکە بازار حڕە بازارێک نییە مەسەلەن بڵێ ئێمە مارکێتێکی گەورەیە هەمووی شتی ئەسڵ داواقین یان بڵێن شتی عادی داواقین شتەکان بازارێکی حڕێ سە مەسەلەن تۆ لەم دوکانەوە شتی عادی پیشانەیە و شتی ئەسڵی چ پیشانەیە لەم ماسودۆیی خۆمانە ئەسڵی و عادی هەیە بەڵێ هەیە لە ماسودۆشە هەیە هەموو شتێ هەیە چۆن ماسی کوردی هەیە ئەسڵیە هەیە عادیە ماسە مەڕە هەیە مانگایە هەیە گامێشە ئاوا هەیە دوکانان مەسەن ئەچیت بۆ نمونە ماستەکەی بێتە ماڵۆسێکی ماستەکەی خۆش نییە ئەو بە ئەسڵەکەی پێشی فرۆشتیتەوە مەسەن ئەڵەن باشەکەیەتی نەوعاتە باشەکە هەندێک دوکانی شێ مەسەن ماسیی احتیاجی پێفرۆشێت و دانە تامیشی خۆش بێت بۆچی ئەم شتە مەسەن ناو بازاڕی ئێمە زۆرە لە هەموو شتێکە ئەسڵی و عادی هەیە خۆی لە هەموو شوێنێکە ئەسڵی و عادی هەر هەیە لە هەموو بابەتێکە کە بیزان هەموو شتێک باش و خراپی هەیە بەس هەیە داوای باشەکە هەیە داوای خراپەکە بڵێن لە ئەسڵەکە خراپە زۆر جار مەرج نییە شتە بۆ کەسە باش بەس دیارە ئەسڵ شتەکە ئەسڵە بۆ هەموو کەس باش نییە جارێ نەک بۆی نینۆچێک ئەچی کراسێکە کڕی ناو بازار ئەڵی کاکە بە چەند لە بە 20,000 دینار ئەڵی بۆ لەو دوکانە بە 15,000 دینار لێ ئاخر لە ئەو دوکانە عادیە لە خۆشیەوە خت بعضی دوکانەرە قسەیەکە بەشتی ئەسڵ عادی دیارە ئێستا زروفیەوە نەما تۆ شتێکی عادی بە ئەسڵی فرۆشیت وانە ئەسڵین هەن عادین ئەسلیە ئەسلیە بەڵێ چۆن دڵنیابینەوەی کە ئەسلیە لەبەرەوەی مارکەیە بۆیە بە زەمانی ژەی فرۆشین مە زەمان ژێفرۆشن ئەمە یەک ئێمە شتێکی واینکەین ئەمانە بە چەنە؟ 1000 بەڵێ ئەی باش ئەسڵەکەی ئەڵم بە 10,000 شتی وایە نا نوعەتی بۆیەکە دەورە بینێ هەیە ئەتەقەی بۆیەکە ئەوە بە 2000 هەیە
دوو ڕەنگ ئەبینێ ئەوە بە 2013 شکاڵی تێ لەوقت شتی عادی نافرۆشن ڕێزم هەیە ئەوە لەوە چه هەندێک کەس بۆ پەرکێشکردنی مشتەرەکە وا بڵێ ئەگەرنا کەسێک کە باشتی باش بێنێ کەسێک کەشتی باش بێنێ پێویست بۆ ناکە ڕکلام بۆ خۆی بک بڵێ من ئەوە پەرکێش مشتەرەکە پەرکێشکە ئەبێ ئەو شتە بفرۆشێ شتەکە بیهێنێتەوە مشتەرەکە بێنێتەوە بە دوکانەکەی خۆی یعنی شتەکە مشتەرەکە هەڵی ئەسەنجێنێ یەک جار تۆ کابرا یەک جاشتی پێ ئەفرۆشی ئەگەر باش بوو سەردان دەکاتوێتە بۆ شتیتر ئەگەر خراپیش بوو باوەڕ ناکەم با بردەمی دوکانەکە شتا بڕاتەوە کاتێک کە یەک خواردنی بەیانیان نەکڕی بۆ نمونە پەنیر و ماست و ئەم شتانی کە ناو بازاڕە هەیە ئەمیش ئەسلی و عادی هەیە یاخود زۆر جار کە ئەو هەموو نەخۆشی لە خستخانەکانە ئێمە ئەیبینین و یاخود ئەیبیستین بەبوونی ئەم خواردانەوەیە ئاخۆ ئەم خواردانە کێتە ئەم وڵاتەوە کە عادین و کە خراپن بۆچی ئەهێنرێت تەنها لەبەر ئەوەی کە لە وڵاتێکە ئاژینایی کوردستانە وەک کەسێک وتی بەڵێ کوردستان ئەبێ وا بێت خەڵکەکەشی ئەبێ شتە عادەکان بەکاربێنێت ڕاستەکەی بەپی داواکاری بازرگانەکانیت لە وڵاتانەوە ئێستا بڵێن لە وڵاتێکی وەکو سعودیەوە بەپی داواکاری بازرگانیان لە پەنیری لاڤاچکوریت یاخود پەنیری کرافتم بۆ دروستکە ئەڵێ بۆم بێنە بەپی ئەو کوالیتی خۆم ئەمەوێت یعنی بەڕاستی لە کوردستان خەڵک زۆر پارە نایات بەشت ڕاستی کە تۆ ئەمە بێنیت ئەمە ئێستا منێ فرۆشم بە 2500 دینار کە من ئەمە بڵێم بە 4000 دینار کەس نایکڕێت ئێستا بڵێن ئەنۆ ئەشتمانەیە فەرمو ئێستا سیرکە لەناو هەموو خواردنەکانە جیاوازی هەیە تورکی هەیە شتی بەرازیلی هەیە لە خوارد لەمەشا تووچی و هین هەیە سینی هەیە ئەمە لە سلێمانی لە خۆمان دروستەکرێت ئەمە لە تورکیا دروستەکرێت ئەمە بەرازیلیە باش ئەوەی خۆمان لە ئەوەی سلێمانی دروستەکرێت بە چەنە ئەمە بە 1500 ئەمە بە 3000 باشە چێ ناڵێ ئەوی خۆمان باشتر نییەڵێن چۆنە ئینسان زەوقی خۆی کەوتوێتەوە لەوانێ ئەمە زیاتر گۆشتی تیا بەکار هاتبێ وەک لەوەی لە هەمبەرگری سلێمانیا زیاتر بەکار هات شتی عادی کوڕی پیاوتێتی ئەمە ئەسڵەکەیەتی زۆر کات بەڵێ زۆر کات دوای فترێکی شەم شتە خراپوانێ ئەرۆڵە تەبان زۆر ساکە ئەی تۆ بەڵێ زۆر کات ڕوویداوە بۆ نمونە شتێکی وڵای زیاتر قماش قماش بەڵێ ئەڵێن ئەسڵەکەیەتی کەچی گران وڵای ئەبێتە ماڵەوە زوو تێکەچێ ئەسڵەکەشی یافرۆش ئەرەوڵە زۆر کات بۆچی هۆکارەکەی گەڕێتەوە بە ژملە چیەکان کە هێنن شتی ئەسڵی کەمترەکێتە کوردستانەوە بۆچی ئێمە شتی ئەسڵی نایەنی شتی عادیێنین ئەیفرۆشتنەوە بەم هاوڵاتیانی خۆمان تجارەتە بۆی ماوەیەک تر ئەو تێکچێت و دانی تر بکرێتەوە گیرفانی خۆمان پڕ بێ هاوڵاتی قەیناکە هەروایە کوردستان هەروایە بەڵێ لە کوردستان وایە شتەکان ئەسڵی و عادین یاخود زۆربەی زۆری شتەکان لە ناو بازاڕەکەی ئێمە عادین ئاخۆ بازرگانەکان بۆ بیلەوە ئەکەنەوە کە شتە خراپەکان یان ئەو شتانی کە لە دوکانارەکانە مەسەن زۆر جار ئێمە بیستین و باوە شتی عادیە نەموڵاتەوە هیچ نەبێ ئێمە بیر تەنها لە گیرفان و یاخود لە بەرژەوەندی تاکە کەس نەکرێتەوە لە وڵاتەیە بەڵکو بیل لەوەش بکرێتەوە کە ئینسانی ئەم وڵاتە حەزی بە شتێکی باشە حەزەکە شتێکی باش بخوات حەزەکە شتێکی باش بەکاربێنێت وەک هەموو ئینسانەکانی وڵاتەکانی تر لێرە هیوادارین بازرگانەکان بە تەنها بیل لە بەرژەوەندی خۆیان نەکەنەوە بەڵکو بیل لە بەرژەوەندی گشتی بکەنەوە شتێک نێنن کە زەرمەند بێت بۆ ئەم وڵاتە تا بەرنامەی داهاتوو بەخوای گەورەتان سپێرم کاتێکی شاد یەکترێ بینەوە خواتان لەگەڵ لە هەموو شوێنێکە ئەسڵی و عادی هەر هەیە ئەسڵ و عادی سینی هەیە لەگەڵ تورکیا تێتی ئەسڵە کەچی وایش نەبووە عادیەکە هەرزانتر ئەکەوێت دوپیاو نەماتۆ شتێکی عادی بە ئەسڵی فرۆشیت بەڕۆژەی ئەسڵە عادی نییە خەتای کوالیتی سەر سنوورەکانە حدودەکان ئازاجا کڕیمان بەعاسی کڕیمانە عادیش دەرچووە ئەوانەی کە مارکە بناسن ئەزانە کەمە ئەسڵیە عادیە ئێستا بۆ نمونە تویتە لای من تۆڵی شتێکم بەرێ بە ئەسڵی من ئەدەمێ کە زانی میسفادەی نییە جارێکتر نایکە ئەمە کل هەموو شتەکانی نە ئەسڵە نەعادی ئێمە خۆمان داوای کوالەتیشی خراپ بکەین چای ئەسڵی و عادی فاسۆلیای ئەسڵی و عادی ماش ڕەنگە ماشیش ئەسڵی و عادی هەبێت دەتکەنۆک ڕەنگە ئەویش ئەمان ئەسڵەکە دەوان لە ساڵین پەنجایەت ئەڵێ بۆم بێنە بەپی ئەو کوالیتی خۆم ئەمەوێت یعنی بەڕاستی لە کوردستان خەڵک زۆر پارە نایات بەشت مۆبایل ئەویش ئەسڵ و عادی هەیە
بێ